کردان لپاریسی شرمزار دکن. دهان یانین شوی و بار لباجار سلیمانی به فرمان سلوکی یکیتیان اجتماعی کردستان تین داخستن. و پیلا بفرو قشای جیانا به میلیونان خلکی جکنه ده حتا باشوری امریکا شپر زکریه. جدنگی امریکا لواشنطن صلاحو ریزن گرم از داخل شمو بخیر هاتنا وادکم جبو برنامه کا دیا کرد کنکشن نها هفتی سپیدیا روجا دوشنبه لواشنطن سپیدیا ایرو دوشنبه شانه داعش ایریش آنی سرناوند آسایش یا رقای لسوریا لگورا زانیارین به دست دنگی امریکا کتین شانه داعش ایریشی ناوند هیزن اولکاری کریا دو ایریجوان هاتنا کشتن نها زانا عمر پیامری دنگی امریکا لقامش له بمرة يجب آگاهیان لسروي إيريشا نو يا داعش زانا چه زانياري هنا چما أو ناوند و چما إيرو و آيا زيان نوي إيريشي چبون بله دم باش داخل جخوا إيرو در دورة ساعت ده سبه داعش روشة هواي در فدید گو مجه که پرگران هبو 5 کسان چکدارن داعشی خاکوجر بون کمبرن تقینر لوان ایریشی ناوندا آسایش یا تا خادرعی یگو روجاوای رقای دیکوه لوی داری کرتیگه که داعشی جی هیا و دو ساعتان شر دریش کر دو کسک خواتقان سی حبرویان و یک هاتیه گرتن ده انجام وان پفجونان دجی چار اندامن هیز سوریا دموکراتیک و هیزن هسده پشتیوان گوهاتن جیانا خوش دستدان و دو بریندار هنه جخوا آگاهی انداوی اون لی هیزن اولکاریا هندرین به پشتیوانی جه هسده بله فرمو دو خواست بپرسم او ناوند لور چه هبو چما داعش ایریشی وی جی بکم تایبتی فرمو اللي داري قرتيجها كداعش هنا لور هيا جو بالصدان قرتين داعش اللي هاتنا بجيكرين لجوري آگاهين جو مبدس خستن خطرترين چكدارين داعشيين ده شانين داعشي دهاتنا قرتن لوي قرتيجها هي قرتينا وكسن جو داعش دخوازه وان برافينا لوي داري هنا جخوا اوبراسيون يكسر دس بيكريا لتاخن روجافاي رقاية أو أوبراسيون حتى نها جو أم داخفنجي بردوامه سي كسي تشيك دارن داعشي رفيانة و ليجرين لواتيكر بلي بالي زانا مدخوز بزانم يعني نها داعش هلبتا جار بجار إيريشان دكا لوي دافري ديار الرقا جي نافندي وان بويا ونافندي قالكي بهزي داعش بويا يعني اوبراسيون تبيجي بردوام من اوبراسيون لديجي داعشي لكويدري لسرتشجي ديار جهن وان تناس كرن كو داعش تدنا يانا او اوبراسيونا باقشكرنا تاخن روجافاي رقاي بتايبتي روجافاي رقاي لتاخن روجافا جون نخوشخانان اجتماعي تدعي نافنده كسركيا اسايش تدعي هر وها قرتي جهه كزندانه كجو داعش اللي تيم قرطن لوي داري هي بردوام لوي آلي روجافاي رقاي ماين تقاندن ايريش بيكتين او اوبراسيونا باقشكرني بارمانجا قرتنا سكسن سي چكدارن داعشيين ايريشكار جو رافيان نافوان تاخدو فشارتنا داغو بين قرتن بالي زانا عمر بامري دنجي امريكا جقا مشنور استخا بمرابو سباس بصدان كردين سوري جي خو بشاندانا كان رازيبوني ريخس يجبو شرمزار كرنا إريشا لسرناوند دي كالتوري كردان لباريسي كار بدستن بريبابري أخوصر لباكوري روشلاتا سوري بانغا ويخو بشانداني كردوه يكشمل هريما حسكي بصدان خو بشاندار درش وينين سي قربانين وي إريشي بلند كربونو داخواز كربر برسياري وي إريشي بكافا بيش دادگاه وعدالتي لروجايني چکدارکی 69 سالی فرانسی ایریش کرد سر ناوندکی کلتوری کردان و چند جهندی لبازارکی نیفا پاریسی کجه کمبونا جواکا کردانا و سه کرد
جنك ودو زلام كشتن دي بيرا أو هاد قرتن كار بدستن فرنسي دي بيجن هستن نجات بارستي ونحزي على دي جي بانابران سادمين وإريشيبون رویدانên nerahetî li cem Kurdan peyda kiriye û gelek ji civaka Kurdan bawer dikin ku ew êrî ji dî jîwana plankirî bû û ne dûre Tirkiya li duwê be. Her çawa basê rojan piştî wê êrîşa li ser wê navendê keltûriyê Kurdan li Parîsê, Kurd hêşta nerazîne ji şêweyê ku saziyên ewlekariya Frensî seredariyê digel wê rûdanê û dikin û bi taybet jî ragihandina ku tawanbarê wê rûdanê nexweş e yan nexweşiyek derûnî heye. Ji bo zanyariyên dawî niha xanim Nilûfer Kûç endama Konseya Birêveberiya Kenekê Kongreyê Neteweyî Kurdistanê ji Parîsê bi me reya xanim Nilûfer dem baş sîvîdarim ez navê te durist dibêjim. Min dixwaz bizanim ji wa çi tiştê nû heye piştî van sê rojên ku ew êrîş li dijî wa Kurdan civaka Kurdan li Parîsê bûyî. Belê spas ev dova sedemê delal bûn wek ji me got piştî vê dewleta heye û dova Tirk piştî roja dengiya xwe xwendin û naxivin yani ji bo tewanê xwe xwe bigirin tawanbar me şandanên yekî li Parîsê û her derê çıktin dewleta de provokatê de çêke tam beş şalakiya Belê Nilûfer xanim daxwaza lêborîn dikim dengê te qut dibelce min nizam sedemê wê çi ne eger tu bikarî bîlcem xwe deng baş bikî ez ê spasiya te bikim eger na ez ê pisyara dîk tişte bikim û hîvîdarim dengê te baş be min dixwaz ez bizanim yanî û nerazî bûn duh jî em gel yek ji endamên we civaka Kurdan û wê navenda keltûriya Kurdan axiftin ew nerazî bûn ji ser şîweyê serederiya ewlekariya Frensî û polîsan digel wî tawanbarî digotin ku ew aza yani derxistine ji zîndanê ji ber ku dibêjin nexweşiyek derûnî heye. Niha tiştî nû çi heye yanî Kurd çawa berê xwe den yanî piştîvan roja çawa bîr dikin çawa hezir dikin hêşta hez dikin ku xater li ser wan heye li ser navendên wan ê Kurdan heye ji aliyê nijatperista ve yani jî plansaziya dewleta dirêj dike kurê septa qedem jî kujer dibîne yani profîlera destpêkên nişankirin û armanca profîlê jî ew e ku sana tevlî dikin işte dibêjin perest e dibêjin aqlê xwe xatiye wisa dixwazin raya eşkûl bikin esas li ser wê Nilûfer xanim daxwaza lêborîn dikim bi rasî dengê te tê birîn û dengê te ne saf e nageha me baş divê ez vê hevpevînê xwe bikim ez sîvîdarim li demek dî yan siba du siba em bikarin li wextekî dî dîsan bi we re paxivin ji bo em zanyariyên baş li ser wê rûdanê wergirin. Nilûfer Kûç endama Konseya Birêveberiya Kenekê ji Parîsê bi me re bû mixabin wekî me gotî dengê wê ne gelkê baş bû ne sav bû me em neçarbûn wê hevpevînê bibirin. Sala 2022 ji bo rexistiyên sivîl partiyên siyasî rojnamevanan salek sext û dijwar bû. Her wiha bi dehan operasyon serdagirtin û desteserkirin li dijî wan hatine encamdan. Di nava heftiyekê de polîsan avête ser navendên Partiya Azadiya Kurdistanê, Partiya Sosyalîsta Kurdistanê, Hereketa Azadî û çarde navendên DBP'yên bajêrên Kurdan û digel hevserokê wê Keskîn Biden çarde siyasetvanên dî jî hatine desteserkirin. Raporta Xelîcan Farqîn peyamnêra dengê Amerîka ji Amedê. Pourquoi vous les avez attaqués là-bas? Pourquoi vous les avez attaqués là-bas? Ils n'ont pas des informations, on n'a pas d'informations. Il y a des femmes et des enfants là-bas, pourquoi vous les attaquez? باشه اگه بوکو زمان خود چه حتی ما چه ما فهمتیم
اندامن کمال مافی مروان لآمده الميدان باجر دریچیا بروشرین که مافی مروان سری هاتن نفساندن لگل بلاوت کن او وان جبوی مافی وان هشیار دکن لگلو ولاتین ترکی تایبت کرد جمافی خواه چقا هایدارن آنجی چقا سکارن نافجیانی دا وام کار بینن در سال 2022 دل باجر کردان گلک جران دیمنیم ویرنگی این دور پیش کرنا پولیسان و دست سر کرنا چلاکوانان در کته هوله Bu yıl itibariyle İsal taybet duvarı mafya xu peşandan meş u kombun her dem hatin astenkirin edi ev buya adet. gerçekleştiğini ifade edebiliriz. نونر وقت مافی مروان یه آمد دبیجه که جهزاری زیادتر مرو ادعا کلوان اشکنجه بویه سری لوقت واندانه. 11 مهر 2022 yılında A12 hinderneketiye rakam nehatiye berme 1330 kez به iddiaya işkence ditiye hatiye vakfe jivanajı her giring az divim eve hafset kez de 2022 anda işkence ditiye ya ji kiryarın xalaple hatiye kirin 2022 yılında her izede çalakiyen partiye HDP hata asten kirin. Hevseroki HDP amede Zaya Ceylanji ducaran hata desteser kirin. 2022 دیسا جبو HDP operasyonun bençavkirna lehemberi partiya me lehemberi her bijerin me lehemberi kere kurt berdavam kir naha bidey hezara hevalin me endamın me reveberin me hevşeradarin me aji vekilin me di zindanan dane 23 مهدا پلیسان آوید سرناوندن پارتی هرمین دموکراتیک هفسروکی وان ایگشتی کسکین باهندرو 14 هفسروکین باجرانجی هاتن گرتن نه تنه HDP و DBP پارتین کردستانی جی پراخواج اپراسیونان سندن پلیسان آوید سر ناوندن سه پارتیان او آلا کردستانی جی قدخه کرن پاریزوان مافی مروان دبیجن گرتیگه هن ترکیه جی روشا گرتین سیاسی این نخواش کرانه اوش 1500 زیادتر گرتی این نخواش هنه که در نوا سمهدا هفته نخواش لگرتیگهان مرنه. زارکه من نخواش زارکه ملبر مرنه نه. مالبات گرتی نخواشی جوی باله بکشین سر روشان هفته سی روشان چلاکیا کرن. لیحتنات و انجامک دست نخستنه. تفگر اجنان روزنامه‌گران کرد جو اپراسیون پراخوسندن. به دهان چلاکوان و روزنامه‌وان هاتن گرتن. پاریزوان مافی مروان دویژن که 2022 به چار عالی مافی مروان هاتیه بن پیکرن. او کارنه ترکیه گلک خرابه. خجیجان فارقین دنگ امریکا آمد. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پشتی 2 سالین جزای زندانی 5 زندانیین بناوی گرتین شلالزی هاتن آزاد کرن 21 چالاکوان و روزنامه‌وان لسال 2020 لدم خوپیشاندانه که لیدیجی اپراسیون ترکیه ده هرم واندا هاتن گرتن جالی کاربدستین هرمی و پشتی بداوی هاتن جزای هنا کاجوانا او هاتن آزاد کرن یک جوانا جی محمود ناجی خلق شلالزی بخوایا لچارده وی ماهی هاتبو آزاد کرن محمود شبو سلام بالایی پیامداری دنگی امریکا لدهوکی آخفته. دەستپێکی ڕاستیم هاتی نەگرتن منە زانێ کادێ چل کەیسام هەیەتن کۆی کەیزامە حەدا کیرێ چوویە چمکی مەجاجی هەن نەبکو ئەم سیارە ماڵەت خوژی بکەین پشتی بورین و هەفدە هەی و حەفت ڕۆژاشنی کام هاتینە دادگەهکردن لە هەرچەندەژی دادگەها مەژینە داد پەروەرانە هاتە ئەنجامدان لە ئەم سوپاسیامی ڕێکخراوی مافی مرۆڤیتکن وەک ڕێکخراوە CPT ئەمریکی و ڕێکخراوە UN و ڕێکخراوە سالیب الأحمر سپاسیامی قلسرخانه نکتی اروپا دیگه و سپاسیاگا تایبه جیبو محامیت من خوب بخش راستی اگر جوانانه بوجه حتی انو که چارانه ویسیم هر یه دیار نبو لسال 2020 محمود ناجی بجداری د خوپشتاندان کې د کربج بو د خازا درخستنا هیزین ترکیه جهریمی له هیزین آسایش پارتی دموکراتیک کردستان او د گل 21 دی گرتنو به قانون کا کفن عراقی لسال 2003 جالی پارلمان هریمی و هاتبو هموار کرن او هاتن جزا کرن محمود بحث روشه حوالین خوین زندانی کری دکا والله روش حوالن ما كور جرتيت بهدينا بعام 21 نفر بون
لحیانها زور هاتین آزاد کردن نهاجی تنه پیش ماین نوازین دانه دا لیاز دخواز آزادی به همیات خازم انشالله زیدرین و خشیه و دهن آزاد گرن دهن ناف مالت خدا و ناف کسو کارن لگور هجمارین لجام پامنری مال دهوکه د ایریشو د بمباران کرنا دور آمیدی د جالی ترکیه و هطانها چلونه ولاتین و دفره هاتنا کشتن. با بریاری باول جلال طالبانی سروکی یکیتی نیشتمانی کردستان سرجم یانەی شەوانە و مەیخانەکانی گەڕێکی سەرچنار داخران بڕیارەکە کاردانەوەی جیاوازی لێکەوتووە بەشێکی زۆری هاوڵاتیان و دانیشتوانی گەڕەکەی سەرچنار بڕیارەکە بە بڕیارێکی باش دەزانن و دەڵێن هەبوونی ئەو یانانە هەڕەسانی کردبوون و نەیانتوانیوە سەردانی سەیرانگای سەرچنار بکەن کە شوێنێکی دێرینی شاری سلێمانیە بەڵام لەلایەکی ترەوە بەشێک لە ڕۆشنبیرانتانە لە بڕیارەکە دەدەن و دەڵێن لایەک نابێت سەرۆکی حزبێک لەلایەک نابێت کە سەرۆک حزبێک ئەو بڕیارە بداتون هاوکاتش پێشێلیکردنی ئازادیەکانی تاکە و لا پاشە ڕۆژدا کاریگەری خراپ لەسەر کۆمەلگا بەجێ دێڵتن پامنری دەنگی ئەمریکا سنوور کەریم لە شاری سلێمانی ئەم ڕاپۆرتەی ناردووە. کەمال هەژاری هونەرمەندە لەبەر تنۆکی باران بە فڵچە بۆیە ڕەنگاڵەیی گەڵا و سروشتە پاییز ئاساکەی سەرچنار دەنەخشێنێت وەک پشتگیریەک بۆ ئەو بڕیارەی کەیانە و مەیخانەکانی لە گەڕەکی سەرچنار داخست. نەدایکمانە هاوێرە نەخۆشکمانە هاوێرە دایکم خوا عەفویکە هەتاکو مردیش نەیتوانی بێتەوە سەرچنار کە خۆمان لە سەرچنار ژیاوین کە خۆمان لە سەرچنار هەڵساوین و دانیشتین هەر لە مناڵیەوە بەڵام ئەمڕۆ ئیتر هونەر و سەرچنار یەکیان گرتەوە ڕەنگ و سەرچنار یەکیان گرتەوە. 23 دیسەمبەر بە بڕیارێکی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەتی نیشتیمانی کوردستان مەیخانە و یانەشەوانەکانی گەڕەکی سەرچنار داخران و لە ڕاگەنراوێکیشدا ئاماژەی بەوە کرد کە ئەو شوێنە لەگەڵ بەها ئاینی و کۆمەڵایەتیەکان ناگونجێن بۆیە داخراون. بەشێک لە هاوڵاتیان داخستنی یانە و مەیخانەکان بە پێویست دەزانن و پێیان وایە لەگەڵ بەها کۆمەڵایەتیەکان یەک ناگرێتەوە و دەڵێن بەهۆی ئەو شوێنانەوە بێبەش بوون لە سەردانکردنی سەیرانگای سەرچنار کە بە یەکێک لە ڕەمزە جوان و دێرینەکانی سلێمانی دەناسرێت. من خۆم ماڵم لەو بەرەوە لە قلۆ لە سێجاری وا بوو کە ئەمیز بڕۆمەوە ڕووم ناهاولێ لەگە مناڵەکانمان بڕۆمە ڕۆشتم لە قلیاسانەوە ڕۆشتم بۆ ماڵەوە لەبەرەوەی یاپڕ بوو لە ئافرەت وشت خەڵکیان بانگە کرد. واللهی ئەمە زەدەری کۆمەڵایەتی زۆرە ئەوانەی کە هەبوو لەوێ زەری کۆمەڵایەتی زۆر بوو ئەوە ئێستا کارێکی زۆر چاچیان کرد و کە لایەن بردووە. ئێمە زۆر بێزار بووین هەموو شوێ ئێرە شەڕی تیاگرێ کێشە مشکلە هەیە هەتا بەیانی تەقا کرێ شتەکرێ عینی نایاڵن کەسی سراحەتگەعانی بەڕاستی ئێستا سێ چوار ڕۆژە کپە. هاوکات جێبەجێکردنی ئەم بڕیارە کاردانەوەی پێچەوانەشی بەدوای خۆی داهێنا و بەشێک لە ڕۆشنبیران و چالاکوانان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانیش ڕەخنەیان لە بڕیارەکە گرت بە پێشێلکاری یاسایی و پێشێلی ئازادیەکان لە قەڵەمیاندا و پێیان وایە لەگەڵ نازناوی ڕۆشنبیری یەک ناگرێتەوە. لە بەرامبەردا کە تۆ سەرۆکی حیزبێک ئەم شوێنانەدا دەخات ئەمە کارە ساتە ئەی ئیشی پارێزگار چیە ئەی ئیشی قایم قام چیە بەڵام کە ئێمە باسی ئازادی دەکەین باسی شار دەکەین باسی پایتەختی ڕۆشنبیری دەکەین ئەم نازنا و لەقەبە گەورانت لە خۆناوە چۆن دەبێت ئەوها بێ بە کوێرانە بەبێ هیچ بنەمایەک بەبێ هیچ بیرکردنەوەی عەقلانی بەبێ هیچ پرۆژەیەکی پێشوەختە بەبێ هیچ بەدیلێک بێ ئەم شوێنانە دابخەی. ئەگەر بڕیارەکە بۆ هونەرمەند کەمال هەژار ئاشتکردنەوەی خەڵکی سلێمانی بێت بە سروشتی سەرچنار بەڵام هێشتا لە دیدی بەشێکی زۆری هاوڵاتیان جێگەی مشتومڕە و پێیان وایە لە داهاتوش کاریگەری خراپ لەسەر کۆمەلگا بەجێ دەهێڵێت. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. دۆر پێچکردنا ڕژێ ماسووری لەسەر پەناگەها شەهبایە پەنابەران پرسگریکن مەزن دەرخستنە هۆڵێ دەرمان و کەرەستین تەندروستی دەربازی وێ هەرێمێ وێ پەناگەهێ نابن و هەروەسا تاکە نەخۆشخانەیە وێ کەمپێ ڕوبڕووی ئاستەنگان دەبە و مەترسی لەسەر ژیانە نەخۆشان و ڕەوشە سەغلەمیا گشتیا خەلکێ لەوەر هەیە نەوڕۆز ڕەش و پامرا دەنگی ئەمریکا ژە شەه بە ئەفرابرد هەناردیە. ئەڤزاروک جێوینە پێشدەم ji دایک بوونە هەمشیرە یەحیا هەرگاف سەری لە هەمبێزگەها زاروکن زوو چی بووی
لنخوشخانه آورینیا پناگاه شهباده ده دا کل ساغلمی وان بنیره. یحیی دبیجه که زاروک نبوی و به تایبت ین پیشدم چه بونه چاودیری تندرستی جیرا پیوسته لی آستنگبونا کار نخوشخانه جبر کن بونا الکتریکه مترسین درمان کرن و ساغلمیه پیدا کرنه. ملتی ما چادر داد مالا ده موضوع ناتی بالا کردن ولاد مبکر چه به و وقتی جامعه پر زحمتیه که اما به جناح اطفال زیت تریفر زحمت را لانه التوب قصبات چیبیا ذات ریا چیبیا آن وقتی پر زحمتیه جامعه و وقتی کاربر ساتنا بجی حادنات و معنا حادنات ناش خلنا. هیجای بی بیرخستنه که رژیم سوری چنبرک دانی سر پناگاه شهبا اوره ناده شوت آروان او درمان درباز ببین لوما مترسین جیانا پر 300,000 درب درن عفرینی هیا که جنیزی 5 سالان دا لوی دورا کجر زمین آوه کاوله بجهبونه. دوی درباره دا کارمندین تندرستی به داخیانی کشبو بیرا گشتی هشیاری دان که تا کانا خوشخانه یل دوره پیکانه راوسته لوما داخازا دستوردانا لزگین کرن. بانگا مجبو همه کسن بر پرسیار ایگو آلین گو بر پرسیار بر وی اکیداش بو مداخله کرنا وان راستیجی پر گرینگه و بطایبت بانگا مجد قادا ناف دولتی را ریخستنا تندرستی ناف نتوی بلا مداخله بکن و حصاره بکن راستیجی کاریسات که انسانی اگر نتی فکرن کاریسات انسانی پیشامه هم امنزان ندیارک دروژ که دروژن کنگی امنزان یعنی پرزگریکن ساغلمی کشبر دورپیچا گرانکری یا رژیم سوری درد کفن نه تنه کوشوت د سرمایه زوستان دا تونه هر وها الکتریک قدبه لی کیمبونا درمانانجی مترسیان زیده دیکه. کاریسا که درمین دیجه وصفاز ما مثلا وصفه دادن زاروک خدانی زاروک هم بشینن سیدالیه دبی درمان تنه مثلا بدیلی وی دادنه بدیلی وی جی هم دبن مثلا نوع معینه یا وی قشقو سر چه به بدیلی دادنه او دبی تنه یعنی کاریسا پر مازنه و دخوازن یعنی تداخل سریع چه به و مشکل درمان جی اداره کن مرا چهارسه بکن. افدر نخوشخانه آورینه دروش نورمال دا او تجیده بو که در بدرن عفرینی جبول نراندنو تداویه بری خواه تدن ویدره لی ایرو نخوشخانه هما والایه که دور پیچ آگرانکری یا رژیم سوری لسر دوره نه تنه چون و هاتن سکنان دیه لی کار نخوشخانه و خالین پجشکی ین هیوا سوریا کردجی آستنگ بونه. نوروز را شدنگی امریکا شهبا للروجا الشنبي وراء بيلكا بفرو قشاي دفرين باكور ورشلاتي امريكا قرتنا او بو سدمي آلوزين هاتنو چوني و ليقدانا اوتومبيلانجي غاردن نشتماني هاتنا داخواز کرن جبو آليكاري و كاربدستان داخواز جخلكي كر لروجين بهنفادان كريسمسي دمالن خدا بمينن لنيويوركي نزیکی 200 گارد نشتیمانی آلیکاریا پولیسین ولایتی کرد روژین هری سارو هروسار دم 40 سالین بریده. دو یکشنبه جی با حوزه کوچک بافالو یا ولایت نیویورک شپرزه کرد و با حوزه که مازن بفری و قشای هاتنو چون گلکی آلوز کرد با حوز یا هری داوی ریکورد تومار کرد لروج آوای نیویورکی ببورن لی باندوراوی دریش نکشا شوفیر و خباتکارن رزگار کرنی آسیمان و به هزاران خانیبی الکتریک هشتن بکیمی سی کس دوان بفرو باروان دا مرنا به هزاران گشتن فروکان هاتنا راگرتن بفرو قشا وان چند روجان به میلیونان خلکی جی کانادا هتاکو بولایت تکساس یا باشوری امریکا شپرزه کرنا. هلبت نیویورکی یعنی ولایت نیویورکی بترج هر جهه کی دی بر به پیلا بفرو قشای کتیا سنان توش دمیر پیامری دنگی امریکا لورنها بمرا جبو ما آگهداری روشا و هریمی بکسینان سرمایه گلکی خورد بو بفرو قشا گلکی خورد بو يعني خلق تدمرن علوزي درزبون تتكالتش مرة بيجي البت برابط اللي باكوري نيويورك بو لور تتكالتش مرة بيجي تشد بيني
روز باش داخل وکی کتی زنین اف سه چار روزین داویدا سرمایه برفه باران امبیشن نیویورک او امبیشن مروین ایالت نیویورک همو خستیه بن کنترل خو دو روز والیا نیویورک کتی هوکل روش آورته راگیهاندیه جبر کو گلک مروان امبیشن الکتریکی وان اف چار روز داویدا تونه امدکارن بیشن ایالت نیویورک نزدیک 4 میلیون کسا او دو روز بو الکتریکی خودی الکتریکی نبودن هر وها گلک کس گلک مروف گلک کس مال دا بون او گلک کشی د ناو تریمپل خدا در ریدا مابون جبر کو د سلطار نیویورک هول دان کو ری نیویورک به تایبتی جی باشور روجاوای نیویورک به تایبتی اندکارن بیشن باجار بوفالوی ل بوفالوی اندکارن اوی بیشن لگو راگهاندنا د سلطار نیویورک لگو آگاهی فرمی حتی نها 12 کسان جبر وان سرمایه جیانا خوش دست دابو هنه کی وان د تریمپل خدا ریدا مابون او دو روز و ریدا مابون د ناو تریمپل خدا جبر سرمایه جیانا خوش دست دابون و هنه کی وان جی امبیشن رف شوانه تندرستی هبونیم بری ل جبر کو ری گرتی بون خو نکاری بون بگی هنجن نخوشخانه ریدا مرمود یعنی اندکارن اوی بیشن دگور آگاهی فرمی 12 کسان جیانا خود دسته دیسا دستاتر نیویورک دی بیشن او 4 روزانه 24 ساعت کار دکن کو برا ری ورن وکرن ل نیویورک اندکارن اوی بیشن سرمایه نیویورک مثلا بازار نیویورک ج 0 درجه کمتره لی باکوری امبیشن باشور روجاوای نیویورک بوفالوی ج 0 حتی 30 درجه کمتره لوی دری برف که مزن باریه لی نیویورک جی دروش بری لوی دری لهیه که گلک مزن رابو و گلک تریمپل و گلک ماجی دبن آویدا مابون یعنی امبیشن سرمایه هیجی بردوام بکه هر وها گلک بالافر سیاره جی بالافرین هاتنه بطل کردن حتی نه بیشتر تنی لنیویورک به هزاران تیاره سفری خو بطل کردن جبر روشا برفی لی اوساتی هیوی کردن کو حتی که دو روز لباجار نیویورک ایرو وبو لباجار دنی ایالت نیویورک وک بوفالوی حتی که سبی او دوست بد بیشتر و نکارن تو تیاره سفران بکن داخل نبس بتني نيويورك بلكو دي قالك باجارين دي كو بر بي بي لا سرما وقشاي كتيا فروكا هاتنا راوستاندنو هاتنو چونا فروكان راوستاندي اللي بتر عم دبينن كو كاريغرياوي لسر ريكار او هاتنو چونا ريكا تايبتي جلوي هريمي بويا وما دي فيديو دا جديد لي سينان ام دزانن دو ايرو بيچكي او سرما او جمد نمابو نزال ور باج بويا ري هاتنا فكرن تايبه نيفا باجاران دا بله داخل اندکارن اوی بیشن هن ری هاتنه وکرن اندکارن اوی بیشن لباجار نیویورک فروخانه ایرو هاتن وکرن ل باجار بوفالوی فروخانه حتی که بیشن دو روزا سه روزا نکارن وکن هر وها هن رین بوفالوی جی هن نهاتنه وکرن هر وها مثلا وک مگو نزدیک 4 میلیون کسان ایالت نیویورک به الکتریک به جیران مابون ل بیشن هن کی وان هاتنه ام بیشن هن الکتریک هن جی هاتنه داین لی گلک جان دبیجن نیزی میلیون کی کسان هیچی جیران وان الکتریک وان تونه یعنی دستلاتر نیویورک کاردکن دخابتن و روشی ام بیجن راست کن لی بلی ام کارن اوی بیجن برف که افقاس زیده باری بو یعنی ام بیجن نیزی 2 متر برف باری بو جبر ویجی یعنی گلک مثلا دستلاتر دما کودچن آلیکاری بدن او ناجی ریدا مابون ام بیجن آگور کجرین نیویورک ریدا مابون دیسا امبولانسین کو حزدکن بچن وی دری او نخاشین کو تندرستی او نباشون وانا به هر نخاشخانه جبر کو ری گرتی و نکاری به هر امکان اوی بیجن ل تایبتیجی لباجاری بالوی هیچ ری همون نهات نوکرن شفرزیه قال کی مازن درست بویا لور آلوزی مازن درست بونی نهاتن و چونی ام دبینین جادل پشته نیویورک دیاره هاتنا وکو دیبیجن او درمان هاتیا دانن جبوکو قاشا و بافر لسر نمینا لی دیاره سرمایه قال کی جی اما بترا نشان هندی تفناتا صور بویا یا ما هي صور نبویا سرمایه سینان توش دمیر پیامر دنگی امریکا جونیور کی قال کی سپاس
و سنووردارکردانەکە لە کاتی پەتای کۆڤید-19دا سەپێنرابوون بووم بەهۆی ئەوەی کە ڕۆژنامەنووسان زیاتر لە ساڵی 2022 لە کارەکانیان دەرچن. ئەمەش هاوکاتی فراوانبوونی ناکۆکی و ململانی کوشندا بوون بەهۆی بەرزبوونەوەی ژمارەی کوشتن و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان لەسەر ئاستی جیهانش. دەنگی ئەمریکا ئەم پێداچوونەوەی کردووە. بەهۆی توندوتیژی لە مەکسیک، شەڕ لە ئۆکرانیا، یاسای چەوسێنەر و سەرکوتکردن کە ئاراسەی میدیاکان دەکرێت، ساڵی 2022 ساڵێکی سەخت بووە. بە بەرچاوگرتنی ئەو ڕۆژنامەنووسانەی لە ئێران زیندانی کراون بەهۆی ڕووماڵکردنی ناڕزایەتیەکان یان ئەوانەی کوژراون لە کەناری ڕۆژ ئاوا کە ڕووماڵی پێکدادان و دەستگیرکردن و توندوتیژی کوشندە دەکەن لە هەموو کات زیاتر لە بەرزترین ئاسیدایە. چاودێریانی میدیاکان دەڵێن ئاسی ئازادی ڕۆژنامەگەری لە ساڵی 2022دا پاشەکشەی کردووە. بەداخەوە ئێمە زیادبوونێکی بەرچاومان بەدی کردووە کە ڕۆژنامەنووسان لە سەرانسەری جیهاندا دەست بەسەر دەکرێن و بە بارمتە دەگیرێن و دەکوژرێن. پەیامگەرانی بێسنوور بڵاویان کردوتەوە لەم ساڵدا 533 ڕۆژنامەنووس دەستگیر کراون، 57 ڕۆژنامەنووس کوژراون. چین و میانمار و ئێران زیندانیە سەرەکیەکانی ڕۆژنامەنووسانن لە کاتێکدا مەکسیک و ئۆکرانیا و هایتی بە تایبەتی وڵاتی کوشندە بوون بۆ ڕووماڵکردن لە ساڵی 2022دا. شەڕی رووسیا لە ئۆکرانیا جێپەنجەیەکی دیاری بەجێهێشتووە. مۆسکۆ یاسای سەرکوتکەری بە ئامانجی دامرکاندنی راپۆرتەکان سەپاند و دەستگا هەواڵیەکان ناچارکران دابخرێن. لە ئۆکرانیا ڕۆژنامەنووسان کار دەکەن بۆ ئەوەی کارمەندانیان سەلامەت بن و بینەرانیشیان لە هەواڵەکان ئاگادار بکەنەوە. هەرگیز ئاسانیە ڕۆماڵی هیچ شەڕێک بکەیت، بەڵام بە تایبەتی کاتێک شەڕێک بێ کە لە وڵاتەکەتدایە و تۆ تەنها ڕۆژنامەنووسێک نیت کە دەگەیتە شوێنی ڕووداوەکە و دواتر بچیتەوە ماڵەوە بۆ شوێنێکی سلامەت. بەڵام هیچ سلامەتیەک بۆ تۆ نییە، هیچ سلامەتیەک بۆ خێزانەکەشت نییە. بەڵام ناوچە جەنگیەکان تاکە مەترسینین بۆ میدیا. لە مەکسیک توندوتیژی و کوشتنی بە ئامانجی ڕۆژنامەنووسان بۆ هۆی کوشندەترین ساڵی ئەو وڵاتە. چاودێرانی میدیا لەوێ دەڵێن کاردانەوەکانی بەرفراوانن. ئەوەی زۆر ئێمە نیگەران دەکات توندوتیژی کوشندەیە، چونکە کاتە ڕۆژنامەنووسێک دەکوژرێ شتێک ڕوودەدا کە بە دوو کوشتن ناسراوە، یەکەم کوشتنی ئەو کەسەیە و دووهەمیش بێدەنگکردنی ئەو چیرۆک و بە دوواداچوونانەیە کە بڕیارە بگەڕدرێنەوە کە کاریگەری زۆر بەهێز و بەتوانای بۆ ترس و سانسۆرکردن هەیە. چین بەردەوامە لە پێشەنگی بۆ سەنسورکردنی میدیا. کاریگەریەکەی لە هۆنگ کۆنگ هەستی پێدەکرێت. شرۆڤەکاران پیان وایە دادگاییکردنی باڵای جمیلای دامەزرێنەری ئەپڵ دەیلی بۆ ناردنی پەیامێک بەکار هاتووە. بەم شێوەیە لەگەڵ ئەم کەیسانە یاسایشی نیشتیمانیدا هەمومان دەخاتە ئاگادارکردنەوە کە ئەگەر ئەمە بەسەر کەسێکی دیار و دەوڵەمەندی وەک جیمیلای دابێت دەتوانێت ئەوە بەسەر هەموو کەسێکدا بێت. لە شوێنەکانی دیکەشدا حکوومەتە سەرکوتکارەکانی وەک ئەفغانستان هەوڵ دەدەن ڕێگری لە دەسڕاگەیشتن بە هەواڵی باوەڕ پێکراو بکەن. تالیبان پەخشی رادیۆی دڵنی ئەمریکای قەدەغە کردووە، بەڵام ڕۆژنامەنووسان دەڵێن بەردەوام دەبن لە کارکردن. ئەوان متمانەیان بە ئێمە هەیە و دەیانەوێت گوێمان لێ بگرن. هەرچێکیش ڕوو بدا هەر ئەمان دۆزنەوە. شایان پاشا بۆ راپۆرتی لۆرەر بۆمەن دڵنی ئەمریکا واشنگتن. پێش چەند دقەیەک راپۆرتێکمان هەبوو لە سلێمانی لەسەر بڕیاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ داخستنی ژمارەیەک لە یانەی شەو و بارەکاندا. ئێستا میوانێکمان هەیە بۆ بۆشیکردنەوەی ئەم بابەتە بە پێی میدیاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای گەیشتنی چەند سکاڵە لەلایەن هاوڵاتیانی گەڕەکی سەرچنار باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بڕیاردا ئەو شوێنانە دابخات کە لەگەڵ ئاین و نەریتی کورد و ئیسلام ناگونجن بە پێی ڕاگەاندنی یەکێتی. ئایا ئەمە بڕیارێکی دەستوریە بۆ سەرۆک پارتێک بڕیارێکی بەو شێوە دەرکاتن تا چەندێک ئەم بڕیارە کاریگەری لەسەر کۆمەلگا دروست دەکات لە دوا ڕۆژدا بۆشیکردنەوەی ئەم بابەتە میوانداری خانم پەیمان عەزەدین پارێزەر و پەرلەمانتار ئیپێشوو لە سلێمانی دەکەین. پەیمان خانم کاتت باش حەزم دەکرد بزانم خوێندنەوەی جەنابەت چییە بۆ ئەم بڕیارە؟
هەموو کاتێکتان باش زۆر سوپاسدانەکەم لە ڕاستیە بۆ خۆی ئەم بڕیارە ئەگەر ئاوەکو ناوەڕۆک سەیری بکەی لابردنی یا چۆڵکردنی یانی شەوەکان و شەوانەکان و ئەو شوێنانەی جێگای بازرگانیکردنە بە مرۆڤ بەرگشتی و ژنان بە تایبەتیەوە ئەمە لە هەموو دنیاە ئەبێت دژایەتی بکرێ و لە هیچ شوێن و جێگەیەکە بازرگانیکردن بە جەستەی مرۆڤەوە یا لەشفرۆشی بۆ خۆی جگە لە وڵاتانەی کە بە یاسا ڕێکیان خستووە ڕێگە پێدراو نییەوە لە کۆمەلگای کوردیشا بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی یاسا لە دژی کاری لەشفرۆشیە کەواتە کردنەوەی لە بنچینەیە ئەو شوێنانەی کە تایبەتن بە لەشفرۆشی لە ڕووی یاساییەوە قەدەغەیە و لە ڕووی کللتوریشەوە قبول نەکراوە بەڵام ئەم بڕیارە چەند لێکەوتەیەکی جیاجای هەیە یەکێک لەوانە ئەوەی کە جێگایەک هەر شوێنێک بێ ئەگەر یانی شەوانە نەبێ هەر شوێنێکی تریش بێ سەرۆکی حزبێک دای بخا لە کاتێکا کە حکوومەت بە شێوەیەکی ڕسمی مۆڵەتی کارکردنی پێیاوە ئەمە بۆ خۆی مەترسیەکی گەورەی بۆ ئایندە هەیە کە دکتاتۆریەتی حزبی لە هەموو جێگەیەکی سەر ئەرزە بەم جۆرە دروست بووە ئەو کاتەی کە سەرۆک حزبەکان دەست بۆ بابەتێک ئەبان کە ئەزانیان پەیمان خان ئێمە باسی حکوومەت دەکەین حکوومەتی خۆجی سلێمانی یان حکوومەتی هەرێمی کوردستان چکە خۆمان دەزانین کێشەی نێوان یەکێتی و پارتی و مەسلەی حکوومەت و چێ لە بڕیاری کە حکوومەت بگرێ یانە ئەمە کێشەیەکە کە هەمومان دەزانین چۆنە بەڵام کە باسی حکوومەت دەکەی بڕیارێکی حکوومەتی سلێمانی یان پارێزگای سلێمانی بێ ئەگەر دابخرێ ئۆکەیە نەخێر من مەبەستم ئەوە بوو هەر لە بنچینەیە داخستنی ئەو شوێنانەی کە مۆڵەتیان پێدراوە بەبێ لایەنێکی ڕسمیوە بەبێ هەڵوەشاندنەوەی ئەو مۆڵەتانە بۆ خۆی ناقانونیە چونکە کاتێک کە جێگەیەک تۆ بە شێوەی ئەوەی پێی ئەوترێ عقودی مساتەحە بۆ 25 ساڵ ئەیدەی بە شوێنێک گۆزەریبەی ساڵانەیان لێوەرئەگری کەواتە ئەمە ڕەزامەندی قانونیە لە کاتێکە حکوومەت ئەتوانێت پەشیمان بێتەوە لەم عقداوە ئەم عقدە هەڵوەشێنێتەوە و بە شێوەیەکی ڕسمی ئەو جێگایە داخە لەم کاتەیە هیچ پێویست ناکات کە هیچ سەرۆکی حزبەیە کەسێکی حزبی یا دەسەڵاتدارەیە چەکدارێک بڕاتە سەر ئەو شوێنانە و بەم شێوە ناقانونیە داکات. پەیمان چی دەڵێ بۆ ئەو کەسانەی کە باسی ئازادی تاک دەکەن و باسی وەکو بڵێن ئازادی خەڵک دەکەن کە خەڵک ئازاد بێ ژیانی خۆیان بڕیا لەسەر ژیانی خۆیان بدەن؟ لە ڕاستیە من لەگەڵ ئەوەیان کە ئازادی لە بازرگانیکردن بە مرۆڤانیە ئازادی لە فرۆشیانە واتە کاتێک کەسێک ناچار ئەبێت بۆی کە لەشی خۆی بفرۆشێ یاخود بە ئارەزوو لەشی خۆی ئەفرۆشێ لە بنچینەیە بۆ ئەوانەی کە ناچار ئەکرێن ئەبێ لە بەتایبەتی لە هەرێمێکی دەوڵەمەندی وەکو هەرێمی کوردستانە خەڵک ناچار نەبێ بە لەشفرۆشی ئەگەر ئەم لەشفرۆشیان لە ڕووی سێکسیەوەیە دەیان خەڵکی کە ناچار بۆ بەفرۆشتنی بەشی تری جەستەی گورچی لی جێگاکانی تری جەستەی کە ئەمانە هەمووی کە لە ناچار يعني أصل أوياك إنسان ناچار نبيت با فرۆشتنی جەستەی بە هەربیان بە هەر حاڵ دەمیست بابەتەکان دریشکەم بەڵام وەختەکەم زۆر کورتە دەمیست ئەوەش باسکەم پەیمان خان کە لە دوێنێ و پێرەوە لە میدیاکان و لەسەر سۆشیال میدیا دەبینیم کە هەندێک لایەن ئەوانەی کە لە یانگری پارتی دیموکراتی کوردستانن پێیان خۆشە ئەوانەی ئیسلامیەکانن سەداسەد پێیان خۆشە بڕیاریکیوە تەنانەت ئەوانەی کە لە یانگری پارتین داوا دەکەن کە پارتیش هەمان بڕیار لە هەمان بڕیار و هەمان شت بکەن لە هەولێر و دهۆک و ئەو شوێنانە یعنی ئەمە تا چەندی کاریگەری لەسەر کۆمەلگا دەکاتن بە خراپیان بە چاکی لە ڕاستیان من ئەمەوێ ئەم فرسەتە با بڵێن بخۆزمەوە بۆ ئەوی ئەسڵی بڕیارەکە لە ڕوانگەیبیرکردنەوەی خۆمەوەشی بکەمەوە ئەم بڕیارە داخستنی ئەم چەند جێگاکەمەی سەرچنار مانای قەدەغەکردنی لەشفرۆشی و یانە شەوانەکان نییە لە هەرێمی کوردستانە یعنی ئەمە ئەو غەڵەتە گەورە و با بڵێن جەوهەریەیە کە تێکڕای لایەنە سیاسیەکان و ڕۆشنبیران و خەڵکی بەگشتی تێکەوتووە چونکە
بەتەنیا یانە شەوانەکان و جێگاکانی لەشفرۆشی لەو چەند دوکان و سەرجادەی سەرچنارە نییە و ئەو شوێنانەی کە بەپێی ئەو دروشمەی سەرۆکی یەکێتی بەرزی کردوێتەوە بۆ داخستنی هەموو ئەو جێگانی دژی ئاین و کەلتور و ئەوانن بەتەنیا لەو چەند دوکانەیان نیە. یعنی ئێمە ئەزانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆرینەی ئەزانێت لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە یانەکانی شەوانە زۆرن، شوێنەکانی قمارکردن زۆرن و شوێنەکانی لەشفرۆشی زۆرن و هەموو ئەمانەش لە پشتیەوە بەرپرسێک کوڕی بەرپرسێک کە سوکاری بەرپرسێک هەیە. واتە بە بەرنامەی یەکێتی و پارتی پێشوەختی یەکێتی و پارتی ئەم شوێنانە کراوەتەوە و لە ڕێی بەرپرسانی ئەوانەوە ئەم شوێنانە کراوەتەوە. بۆیە ئەم بڕیارەش داخستنی چەند دوکانێکە نەک ڕێگرتن لە لەشفرۆشی لە هەرێمی کوردستانە. لەوەش زیاتر دوێنێ یەکێک بە منی دەگوت کە باسی ئەو بابەتەمان کردیان گوت ئەگەر ئەوانە قەدەغا بکرێن لەو شوێنانە یانانە ئەو شوێنانە ئەوە ئەبێ بەهۆی ئەوەی کە ئەو خانمانە ئەو کەسانە دەچنە ماڵەکان لە ناو شارە شوێنی خۆ دەتوانن شوێنی خۆیان ببینن. ئەمە تا چەندێک ڕاستە تا چەندێک کۆنتترۆلی ئەمە دەکرێت. لە 100% ئەوە ڕاستە، چونکە بابەتی لەشفرۆشی و بابەتی یانەی شەوانە بابەتێکە کە ئەگەر بە شێوەیەکی ئاشکراش قەدەغە بکرێ بە شێوەیەکی نهێنی ناتوانرێت قەدەغە بکرێت لە هیچ با بڵێن وڵاتێک و لە هیچ سەردەمێکە ئەمە نەتوانراوە بە لە 100% بکرێ بە شێوەی نهێنی ئەکرێ. ئێستا خەڵکی سەرچنار ناحەقیان نییە کە نەیان ئەتوانی بە ئاسانی و ئێستش بۆ ناو سەرچناری جاران کە سەرچنارە کۆنەکەیەوە لە پێم وابێ لەلایەن کۆمپانیایەکی لوبنانیەوە سەرپەرشتی ئەکرێ ئێستش دەستکاری ئەو جێگای ناکرێ واتە هەر ناتوانانی بە ئاسانی بچیتە ناوی و مناڵی ببای. بەڵام پێش ئەوەی کە تەرکیز کات لە ناو سەرچنارە بۆ نمونە دەوروبەری پارکی ئازادی ئەو بابەتانە هەبوو کە ئینسان نەی ئەتوانی لە کاتێکی بۆ نمونە نیوەڕۆیە بە ئاسانی و دەستی مناڵەکانی گرتبێ بچێت چونکە دەیان بڵێن بابەت و دیێڕی ناشایستی ئەبینی کە پێی خۆش نەبوو مناڵەکانی ببینێ. بۆیە بە ئەکیدیەوە ئەگەر مشەڕع و حکوومەتێک وردبین بێ و دووربین بێ بۆ کۆمەلگاکەی ئەبێ بابەتی لەشفرۆشی لە کۆی کۆمەلگاکەی دوور بخاتەوە و لە یەک جێگایە قەتیسیکە. بەڵێ زۆر سوپاس پەیمان ئازەدین پارێزەر و پەرلەمانتاری پێشووی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی لەگەڵمان بوو. زۆر سوپاس. سوپاس بۆ ئێوە. کۆمیتەی ئەنجومەن چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. کۆمیتەی ئەنجومەنی نوێنەرانی کۆنگرسی ئەمریکا لە لێکۆڵینەوەی لە هێریشی 6 مانگی 2021 بۆ سەر کۆنگرس دەکاتن دوای ساڵ و نیوێک لە کۆڵینەوە لەگەڵ زیاتر لە 1000 شاهد حاڵ ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو راپۆرتی کۆتایی دۆزینەوەکانی بەڵاو کردەوە. ئەنجامی راپۆرتەکە ئەوەیە گوایە دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ڕۆلی سەرەکی هەبووە لە هاندانی هەوڵی لە ناوبردنی ئەنجامی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ساڵی 2020. ئێستاش میوانداری کامەران کوردی چالاکوانی کوردی ئەمریکی دانیشتووی شاری ناشفل لە ویلایەتی تێنسی دەکەین بۆ شیکردنەوەی زیاترکا کەمەران بەیانیت باش. حەز دەکەم بزانم خوێندنەوەی جنابەت بۆ راپۆرتەکە بە کورتی دوای ئەوە باسی بابەتە گرنگەکان دەکەین. ئەویش ئەوەیە کە بۆ نمونە ئایا ترامپ دەتوانێت خۆی کاندید بکات بۆ گەڕێکی دری سەرۆکایەتی. کامەران کاکەمران فەرموو دەنگت نایەتن ناگاتە لام نازانم بۆ دەنگت دیارە دەنگت بەڵێ ئێستا باشە فەرموو بۆ مرۆلانی کێشەی نەتوانەکە وێ کاتتان باش بەڕاستیەوەی پێشتری ژێمە کردووە کار دەخێن هەر بە کورتی و بە کوردیەتی و کۆتەڵەی ئەوەی کە ئەیبینین لە چەند ساڵی ڕابردوو هەندە زۆر لە دەست بەکاربوونی ترامپەوە
دیموکراتەکان ینی لایانی ڕکابەر هەمیشە پەیمان لەلایەندا بوو لە هیلەری کلینتن نەجامی هەڵبژاردنەکانی پسەند نەکرد دوای ئەوە بینمان بابەتی ڕەفەگەیت هات کە دۆسی ئەوەی کە ترامپ کە سەر بەوانە و دوایش بینیمان دوو جار لە کۆنگرس ئیمپیچ کرا بەڵام سەری نەگرت و پاشان ێساشەم دۆسیەی کە پێوترێ کۆمیتەی 6 جێنیوەری واتە مانگی یەک و کە بڵین لایەنگرانی هێرشیان کرد سەر کۆنگرس بە باوەڕی منیا بە تێگەیشتن من ئەمە زیاتر کردارێکی سیاسیە وەک لەوەی یاسایی دێت و ڕێگریەکەش نیامی سری کە بۆ ئەوەی ساڵی 2004 خۆی هەڵبژێرێتەوە بێتە ڕکەبەرێکی بایدن و یا دیموکرات. باڵێ کاکامران بێگومان ئەمە بابەتێکی سیاسیە شەڕێکی سیاسی چەندین ساڵە هەیە نەک تەنها لە ئەمریکا لە هەموو وڵاتان هەیە کە ئەم باسانە دەکەین یعنی بابەتەکە لە ئەساسە سیاسیە بەڵام کێشەکە لەوەدایە ئەوەی کە بینیمان لە حاڵەتی دونالد ترامپ و ئەم کۆنگرسی ئەمریکی کە ئەم لێ کۆڕینامانە دەکاتن حتا لە کاتی ئیمپیچکردنەکە تا ئێستاش بابەتی یاسایش پەیوەندی هەیە بۆ نمونە چەندین کەس ئەوانەی کە زۆر نزیکی ترامپ بوون دادگای کراون و تاوانیان لەسەر جزیان لەسەر دانراوە بۆیەوەی کە تاوانبار بوونە شتی ناقانونیان کردووە. دۆنالد ترامپ یەکێک لەوانەیە. بەڵێ ڕاستە ئێستا بۆ نمونە ئەنجامی ئەو کۆمیتەیە 4 کەیسیان دژی ترامپ هەیە خۆمانەزانین یەکێک لەوانە ڕێگری بۆ لەوەی کە ئەنجامەکانی هەڵبژاردن پەسەند بکرێت واتە تەدەخولکردنە لەوەی کە دەنگدان کراوە پاشان ئەو وتاریکە یاویەتی و لایەنگرەکانی کە بچنە کۆنگرس واتە پێوترێ inciting violence یا تا بۆ نمونە هاندانی توندوتیژیە لەو 4 کەیسە ئەمە ئەدرێتە ئەنجومەنی داد کە بڕیاریان وایە بیبن هەڵبەتاوانیش لێکۆڵینەوەی خۆیان دەکەن وە لە بیریشمان نەچێت کەیسی مارەلاگۆش هەیە کە بۆ نمونە هەندێک داکیومنتی نهێنی بردووە کە هەڵیان کوتایە سەری بەڵام پرسیارەکەی من یا تێگەشتنی منەوەی هەتا ئێستا ئەو بەڵگانە کە خراونەتە ڕوو لایەنە یاساییەکەی لە ڕووی دەستوریەوە تیمی ترامپ بتوانن بڵێنەوە پرۆتێکتد سپیچە ئێمازانین لە دەستوری ئەمریکایە لە فەرست ئەمێندمنتە هەموو کەسێک بە تایبەتی سیاسیەکان مافیەوەیان هەیە کە وتاری سیاسی برین و ئێمازانین لە ئەمریکا هەمیشە ڕکابەرەکان یەکتری تۆمەتباری شەکەن بەوەی کە بۆ نمونەمانە سەربەبەرەیەکن یا ئەو شێوانەیان کردووە ئەمەش بۆ خۆی کەیسێکە ئایا ئەو قسەی کە ئەو کردوێتی ئەچێتە بواری پرۆتێکتد سپیچ ینی یاسایی ئازادی بیر و باڕە یان نا. باشە یەکێک یان بابەتی هەرە سەرێکی ئەوەیە کە دەڵێ لێکۆڵینەوە ئەوەیە کە دۆنالد ترامپ هۆی ئەوە بووە کە ئەم ئێریشە بکرێت لەسەر کۆنگرسا و یەکێک لە پێشنیازەکانەوەیە کە ڕەنگە بشتە دادگا کە دۆنالد ترامپ نابێ خۆی کاندید بک بۆ گەڕێکی تری سەرۆکایەتی تۆ چی دەڵێ تا چەندێک ئەو ئیمکانە هەیە کە ترامپ ناتوانێت جارێکی تر بکەوتە ناو ژیانی سیاسی. یەکێک لەوانە توانن پەنای پێبەرن بەندی 4 دەستوری ئەمریکا هەر کەسێک یا کاندیدێکە خۆی بۆ پۆستەکانی فیدراڵی کاندیدەکان نابێت تێوەگرابێت لە توندوتیژی یان کە ئەوەی کە بەشیەکان هەڵگەڕانەوە دژی حکومەتی ئەمریکا بوو بێت بەڵام ئێمە کەیسێکمان هەیە یەکێک لەوانە کاندیدێکی سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 1800کانە بۆ نمونە لە ناو زیندانی شابووە بەڵام کاندید بۆ ڕێگری نەکراوە لەوەی کە لەبەرەوەی چۆتە کۆرت ئێمازانین ئێمە لە ئەمریکا 3 دەسەڵاتمان هەیە دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان هەروەها دەسەڵاتی دادگای باڵایە ئەو کاتە ئەتوانی تۆ پەساندن بکەیت و بچێتە دادگا لەو کاتە دادگا بڕیارن ئەو تاوان ئەگەر تاوانەکە تاوان پشتڕاست بۆەوە ئایا ئەبێتە هۆی ئەوەی کە ڕێگری لێ بکرێ خۆی هەڵبژێرێتەوە یا خۆی هەڵنەبژێرێتەوە بەس بە تەوەقوعی من کۆن زۆری نەماوە کۆنگرسی دیموکراتەکان ئێمازانین مانگی یەکی ئەم ساڵ چەند مانگ ینی کەمتر لە مانگێشی تر کۆنگرسی نوێ کە دەست بەکارە بن و سوێندی یاسایە خۆن لە یەک کۆماریەکان زۆرینەن و زۆرەی کۆمیتەکانەکەوێتە دەست ئەوان بچوانەوە ئەمانیش ئەکەونە ئەوەی کە بکەونە چۆنەڵی بواری ڕاوکردنی سیاسی ڕکابەرەکانیانەوە بە تایبەتی ئیدارەی بایدن و خودی بایدن و خۆی و پڕەکەیەوەی کە بە هەندەر چاوەڕوان دەکرێت و پێشببینی ئەوە هەیە کە کۆماریەکان شتێکی وا بکەن بە تایبەتی کێسێک لە دژی کوڕی بایدن بینە پێشەوە بەڵام کاکەمران دەمیست بزانم دادگا ئێستا ڕۆڵی چییە؟ ئایا ئەم بابەتە دەشتە دادگا چونکە ئەگەر بکری کۆماریەکان دیموکراتەکان من لە کۆتایە دەبی دادگای باڵای ئەمریکا بڕیار لەسەر شتە بدە. ترامپ دەشتە دادگا بۆ ئەم کێسە؟ بۆتە زانی پرۆسێسەکە چۆنە کاک دەخیل بۆن منە کۆنگرێس بۆی نییە
هیچ کەسێک دادگایی بکات ئەیداتە وەزارەتی عەدلەوەی کە پێوترێت Department of Justice کە لایەنێکی بۆ نمونە لێکۆڵینەوەیە ئەو کاتە ئەوان ئەتوانن بیبەنە دادگا. کامەران زۆر سوپاس بەڕاستی کاتم نەما بەرنامەکەشمانتەوە بوو داوای لەبوردنەکە میوادان بۆ جارێکی تر زیاتر بابەتەکە شکردنەوە بدەین. کامەران کوردی چالەکوانی کورد لە ناشڤیل تەنسی لەگەڵمان بوو. بەم شێوەش دەینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنەکشن ببوورە نازان تا چەندی کاتمان ماوە بەڵام ئەوەیە ئێستا دەینە کۆتایی بەرنامەی کورد کۆنەکشن تا بەرنامەی سبەینی دەگەین جارێکی تر هیوای شادی و کامەرانیتان بۆ دەخوازیینەمە دەخلی شمووە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا لە واشنگتن. کاتێکی خۆش.